السلام عليكم. مامۆستا و کاتت باش، تەندروستیت، سەحەتت کووە، ئەحواڵت کووە، وەزعت کووە؟ زۆر سوپاس. ئێمە کورساتی ئەنی حەزمان کرد لە باری تەندروستیت بپرسین. لە نەخۆشخانەی ڕزگاریم لە شاری هەولێر سەردانی هونەرمەند و دەرهێنەر ناسر حەسەن دەکەم کە ماوەی چەند ڕۆژێکە لە نەخۆشخانەیە. علاج هەیە تەواو یەکەم و دێمەوە. ڕەوشی تەندروستی جێگیرە بڕیارە چوار نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. چارەسەرێکی گشتی نییە. ڕۆژی تەندروستی چۆن ئێستاگەر باسی ڕۆژ تەندروستی بۆتون دەکەین؟ وەڵڵاهی باشە، الحەمدوللا باشە، یعنی بەو عیلاج و بەهین و بەنازم زۆر باشە، ئینشاڵاش باشترە بی. مثل من متأکدم کە دکتۆرەکان بە هەموو ئەو راپۆرتانە ئەو تەقریرانە یعنی زانیم ئەنه ئەمەلێکی باش هەیە بۆ چاکبوونەوە و بۆ داهاتوو. یعنی بەعزێکیت هەیە ئەگەر دیراسە باش بکرێ. ئەگەر ناسر حەسەن دەرهێنەر دەڵێت ئەگەر تەمەن ڕێگەیدا دوای دەرچوونم لە نەخۆشخانە پرۆژەیەکی گەورەی هونەریمان ئامادە کردووە و هێرۆ ئیبراهیم ئەحمەد خاوەنداری دەکاتن و بەرهەمی کورسات دەبێت کە لەسەر ژیانی هونەرمەند عەلی مەردانە. ئەگەر خوا کردی گەڕاینەوە بۆ ژیانی تایبەتی خۆمان و ناو کەسوکارمان و ناو خەڵکی، عەلی مەردانە، زنجیرە درامەی عەلی مەردانە کە حتا کورساتیش ئاگای لێیە، ستەلاتی کورسات ئاگای لێیە و هەر خودی هێرۆخانیش ئاگای لێیە. ینی لە وەختی خۆی زۆر ئیشمان کرد لەسەری کە ئەو ئیشە بکرێت. کورسات بریاریدا بە خودی هێرۆخان خۆی بەرهەمی بهێنێ ئەو درامایە، یعنی خۆی بێتە خاوەنی ئەو درامایە. ماوەی 54 ساڵ ناسر حەسەن وەک دەرهێنەر و هونەرمەند کاری بۆ دەیان هونەرمەند و دەیان دراما و فلیمی دەرهێناوە وە خۆی دەڵێت 22 کەس لە خانەوادەکەمان وەک هونەرمەند و ڕاگەیاندن کار و ڕۆشنبیر خزمەت دەکەن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.